بەڵێ خۆشەویستان بەردەوامین لە گفتوگۆکانمان لەسەر تێڕوانینی هەواڵ مام جەلال بۆ کایە جیاوازەکانی هونەر و هەروەها دەستگیرۆی و پاڵپشتیکردنی هەواڵ مام جەلال بۆ هونەرمەندان و هونەردۆستان بێگومان درێژە بە قسەکانمانین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ڕێبوار سەعید ڕاگری کۆلێژی هونەرە جوانەکان. دکتۆر بەخێرهاتی. زۆر سپاس بەشداری کردنێت. دکتۆر یەکێکە لەوانەی کە لە شاخ چاپەمەنی شاخی کردو لە ڕۆی بابەتی هونەریەوەی کە هەمیشە قسەباسی لەسەر کراوە تا چەند مام هاریکاری ئەو بابەتانەی کردووە. ئەو کات لەوێ هاریکاریەکان تا چەند سادە و ساکار بوون، بەڵام ناوەڕۆکێکی قورس و قوڵ و پاڵپشتێکی باشتان هەبووە. لە ڕاستیە ئێمە لە چاپخانەی شەید برایم عەزۆبین کۆمەڵی هونەرمەند لەوێ کۆبووینەوانی لەوانێ مامۆستا ڕەمزی قوتبەدین، مامۆستا زاهیر سەدیق، کاکەردەنا خالید کە ئەمە کۆمەڵی هونەرمەند بووین لەوێ هەمکاری پێشمەرگایەتیمان بڵێن ئەرکی پێشمەرگایەتیمان جێبەجێەکە هەم کاری ئیعلامی و لە هەمان کاتیشا کاری هونەری کە زۆر کات نەک زۆر کات هەمیشە ئێمە گۆڤارەکانی شاخ بەداپێ ڕۆژنامەی شەرارە و ڕێبازینێ و گۆڤارەکان هەمیشە بۆ کارە هونەریانە ئەڕازایەوە، جگە لەوەی کە ئێمە پۆستەری ماگانەمان هەبوو لەسەر شەهیدەکان کە ئەمە بەشێک لە هوشیاری دەدا بە خەڵک، بەشێکیش لەوەی کە کاری هونەری لە شاخ توانیوەتی چۆن ڕنگ باتەوانێت، توانێتی چۆن ئازار و خەم و مینەتی ئەو میلەتە بەرجەستە بکە لە ڕێگەی کاری هونەری ئەوانێ و بتوانێت بیگەیەنێ بە دەرەوەی خۆی. بێگومان ئەم دروستکردنی فەزایە یەکێک لەوانە کە مام جەلال هەمیشە دەستگیرۆی هونەرمەندانی ئەکرد، بە تایبەتیانی بیر مەجارێکیان هات بۆ ئیعلام، هەنێ پۆستەرمان کردبوو بۆ یادی قەڵازێ کە بینی زۆر دڵی پێخۆش بوو، وتی کوڕمەوە چیتانەوێت بۆمان بنووسنە بنێرین کەرەسەتان بۆ بێ لە شار. لەگەڵ مامۆستا زاهیر سەدیق دانیشتین لیستێکمان کرد کەرەسەکانیان بۆ هێناین. یعنی هەمیشە ینی هەوڵی یاوە کە ئێمە ئەو پێداویستیە سادانی کە هەیە بتوانێت بۆمان دابینکە. هەتا دروستکردنی پەیکەری سەرەتای مامۆستا زاهیر سەدیق کە بۆ حەجمە گەورەیە کە لە شوێنێکی ئازادە نمونەی ئەوە بوو کە کاری هونەری لەوێ پایەدارە، کاری هونەری دەستگیرۆیی یەکرێ یا کەسانێکن کە پشتیوانی ئەکەن لەم کارە هونەریانە، چونکە مام جەلال هەمیشە ئەیزانی کە کاری هونەری بەشێکە لە پاڵپشتی بۆ بیرروباوەڕی شۆڕژگێڕی، بۆ بیرروباوەڕی ڕزگاری خوازی تەنانەت لە ناو گۆڤارەکانە ڕۆژنامەکان. مەسە بیر مەجارێکیان لەگەڵ کاکسامی شۆڕ چوین بۆ لای جەریدەی ڕێبازی نوێ مان برد بۆ لای کە تەماشای بکات بۆ چێکردنی ئەخیری، هەنێ جەریدەی لومۆندی هێنا، وتی کوڕم سێکە خەت ناکێشرێ لە بینی بڵێن کۆڵۆمەکانە، بەڵکو ئەبێ خۆی بۆ خۆی سێبەری ئەم خۆی ببێتە هێڵ، پێویست بە هێڵ نەکە. یعنی هەتا زەهنێتی بۆ کاری دیزاین لە ناو ئەو کاتەکە ئێمە دەرکمان بەوە ناکرد، ئەو بۆ ڕوئایەوە تەماشای بڵاوکراوەکانی یەکرد کە پێویستە بەکاری هونەری بڕازێتەوە، دووەم دیزاینێکی جوانی وای هەبێ کە بتوانێت خوێنەر وابەستەی خۆی بکات. باشە دکتۆر، ئەو بەرهەمانی ئەو کاتەیان ئەو نووسراوانەیان ئەو کارانی کە ئەو کات ئێوە ئەتان کرد بێگومان بۆتە ئەرشیف، بەڵام ئەو ئەرشیفە لەکوێیە و لەکوێ پارێزرا و لە لای کێ و بەنیازن چۆن بڵاوی کەنەوە؟ لە ڕاستیە زۆربەی ئەرشیفی شاخم لایە، من هەتا من بە درێژایی پێشمەرگایەتی هەموو ڕۆژێ لاپەڕێ یادداشتی خۆ من تۆمار کردووە کە هەمووی ماوە، کە خۆشبەختانە ساڵی 90 لە فەڕەنسا بەشێکی بە فەڕەنسی بڵاو بوونەوە. لە ڕاستیە ئەو گۆڤارانەی کە مەسلەیەکی لەوانە گۆڤاری کللتور کە 4 عەدەدی لێ دەرچوو کە گۆڤاری کللتور هەتا لەو سەردەما ئێمە کۆمەڵی بابەتمان بڵاوە کردوانێ تەنان لەم ساڵانی ئەخیرا کەوتە ناو شارەوانێ، مەسەل لە بابەتی هونەری مەداریسە هونەریەکان، هەتا ڕۆمانە جیهانیەکان، هەتا مەسرحیەکانی یوجینی یونسکۆ کۆمەڵی لەو نووسەرە بەناوبانگانی دنیا لە ناو ئەم گۆڤارە بڵاوە بووە. من لە ڕاستیە زۆربەی زۆری ئەتوانم بڵێم ئەرشیفی شاخم لایە کە ئەم ئەرشیفانە گرنگی لەوەدایە کە ئێمە چۆن بتوانین بیخێنە سەر پلتفۆرمێکی ئەکادیمی ببێتە دیراسە و لێکۆڵینەوە و توێژینەوەی ئەکادیمی کە خۆشبەختانە ئێستا خوێندکاری دکتۆرا و ماسەرمان هەیە کە بەشێک لەو ئەرشیفەی شاخ ئەتوانن بە شێوەیەکی ئەکادیمیانە تاو توێ بکەن بۆ ئەوەی ببێتە
مەزەرێکی ئەکادیمی کەسان لە دەروی ئێمەش بتوانن سوود لەوە ببینن کە لەو ڕۆژگارایە چی گوزاراوە کارە هونەرەکان لە چه ئاستێکا بووە ڕوئیای هونەرمەندان لە شاخە چۆن بووە بەرامبەر ژیان و ژینگە و دەوروبەری خۆیان. هیچ بڵاوکراوێکتان هەبوو لە شاخ تایبەت بێ بە هونەر؟ بەڵێ ئێمە لە ڕاستە گۆڤارێکمان هەبوو 5 کەس دەرمانە کرد حەمەموکری یادی بەخێر محەممەد عارف سەلام زەندی ئەبوو شەهابی عەرەب کە مەشهور بوو بە ئەبوو شەهابی عەرەب لەگەڵ من دواییش کاروان خالیت هاتە ناو گۆڤارەکە بەم 5-6 کەسە ئێمە گۆڤارەمان دەرەکرد کە 4 عەدەدی لێ دەرچوو 4 عەدەدەکە نزیکی 2000 لاپەڕەیە کە بەشێکی بە عەرەبی و بەشێکی بە کوردی بڵاوە بۆوانێ کە لە ناو هەموو ژمارەیەکە ئەشریفێکی یا بڵێن کەتەلۆکێکی هونەری تیا بوو لەسەرێکی لەو هونەرمەندانی شاخ و ژیان نامەی و قسەکردن لەسەر کارە هونەرەکانی کە ئەوانە خۆشبەختانە هەمی ماون. گۆڤارێکی کەشمان دەرەکە بە ناوی ڕەنگاڵا کە کاک فازڵ قەساب ئەو سەرنووسەری بوو منیش هاوکاری بڵێن لایەنی هونەری گۆڤارەکەمە کرد کە ئەوش چەند عەدەدێکی لێ دەرچوو ینی ئەو گۆڤاری هۆرش عەفو کە بەشی میوزیک مامۆستا دلێر دەری ئەکرد ئەو شێکێک بوو لەو گۆڤارە هونەریانەی کە لە شاخە دەرەچوو هەڵبەت بابەتی کەش زۆر لە شاخە دەرچۆ کاری هونەری بە تایبەت کاکە عەبا مەسەر کۆمەڵی لەو کاری کاتێرانەی کە لە شاخ دەریەکرد گۆڤارێکی بچووک بۆ مناڵان یعنی خۆی چاودێری ئەوانەیە کرد بە دڵنیایی ئەوانیانی یەکێ لەو شتانەی کە مامجەلال بە تایبەت مەسەل بۆ نووسەرانی شار مەسەل ئەو هەموو بڵاوکراوە کە لە شاخە دەرچوو ئەو مەسەبیر مەجارێکیان 2 پارچە شاعری مامۆستا شێرکۆبێکەسی هێنا بۆوانی ئەمە چین بۆ لای کە ئەو کاتە مامۆستا شێرکۆبێکە جایزەی تۆژۆڵسکی وەرگرتە بوو. شاعرەکان ئێمە وەکو پۆستەر چاپمان کرد بڵاومان کردەوە بە شێوەیەکی ملەوەن چکە ئەو کاتێمە ئۆفسێتێکمان هەبوو کە کاری چاپی ڕەنجیمان پێیەکرد لە شاخ ینی ئێستش تەماشای ئەو چاپانە بکە پێسێرەکە ئەمە ئاستی چاپی شاغ بێت هەڵبەت ئێمە زۆری کارەکانمان بە ڕۆنیۆ کرد بەڵام لە هەمان کاتە ئۆفسێتیشمان هەبوو کە بۆ کاری هونەری و بۆ بەرجی کتێبەکان بەکارمانێنە خۆی مباشرمان جەلال سەرپەرشتی ڕاستە کاگەر سەلان بایزە و بڵێن بەرپرسی ئەعلام بوو بەڵام هەمیشە مامجەلال خۆی متابعی کارەکانی کرد. زۆر باش لەو ئەرشیفە گەورەی هەواڵ مامجەلال بە تایبەتی لە نووسینە هیچ نووسینێکی هەیە کە بڵاو نەکرابێتەوە ئەوەندەی تۆ زانیاریت هەبێ. ڕەنگە ئەو نامانەی کە زۆر شخصی مەسەل بۆ ئیعلامی نردووە بۆ هەنێشت من لە ئەرشیفی خۆمە هەنێک لەو نامانە پارێزراون بەڵام من ئەو کاتەوەکو پێشمەرگەیەک لە دەستگایەکە مەسەل زۆر کات مامجەلال جەختی لەوا کردەوە مەسەل بیرمە ئێستش کتێبێک هەبوو مامجەلال نووسی بۆ ئەغەدون دیموقراطیون وحرمان الشعب حتى من حق الحلم مەسەل زۆر بۆی مهم بوو بەرگەکەی چۆن بێ دیزاینی بەرگەکەی چۆن بێ بە چه فۆنتێ بنووسرێ یعنی ئەمە هەموو ئەو وردەکاریانە بوو کە مامجەلال بۆی گرنگ بوو لە ناو ئیعلامیە بتوانێت ذهنیەتی دیزاینکردنێکی مۆدێرن کە بۆ ئەوەی کە خەڵک بینی لە دەرەوەی ئێمە چونکە زۆری بەتایبەت شەرارە کە بڵاو بوانێت چۆن ناو عەرەبەکانەوانێ زۆری بڵاو کراوە عەرەبەکان مەسەل لە سووریا ئەستێکی بەرزتری هەبوو لە ڕووی دیزاینەوە لە بەری چاپخانە لەوێ متەتەور بوو هەمیشە ئەویست لەو ئاستا بێ کە بتوانێت بەرامبەرکەی ئەوانە بکات یا ئەو کەسانە بکات کە لە دەرەوەن کارەکانی شاخ دەبینن. زۆر باشە دوکتۆری چێکیتر لە بابەتەکان من لە ئەرشیفی کۆنا بینیومەتەوە کە وێنی گیراوە هەڵگیراوە کردنەوەی پێشنگایە لە شاخ و مام خۆی بە تایبەت چۆتە پێشنگا کە و سیری وێنەکانەکە بەڕوونی دیارە ئەمێ پرسیاریەوە بکەم ئەو چۆن هەڵسەنگانی بۆ هونەرە کرد و پاڵپشتیکردنی بۆ شاخ و بۆ شۆڕش. مامجەلال وەکو عەرزم کردن ینی زۆر بۆی گرنگ بوو کاری هونەری هەتا یەکێ لەو هینانەی کە جارێکیان لە پاریس خۆی باسی کرد بە حزوری زۆربەی هونەرمەندەکانی فەڕەنسا ئێمە کۆمەڵێک کاری پۆستکارتمان چاپ کردبوو بۆ یادی هەڵەبجە وتی کاتێک چۆم سەرۆکوەزیرانی چێک ببینم هاوڵ وتی کارتەکانی ئێوەم بۆ برد وتی هەڵسا خستێ ناو مەکتەبەکەی وتی نەمزانی ئێوە بە هونەری شەڕەکەن وامەزانی هەر بە چەک شەڕەکەن مەسەل لە مەکتەبی بەرناکوشەر لە پاریس ئیشەکانی ئێمەی لێبوو کە پێشمەرگەی شار بووین لە ماڵی مەدامتران هەمیشە مامجەلال کە ئەڕێی بۆ سەفەر بۆی مهم بوو کاری هونەری پێشمەرگەکان لەگەڵ خۆیان بەرێ بە دیاری بۆ کەسە سیاسەکانی دەرەوانێ کە ئەیزانی لە ڕێگەی ئەم کارە هونەریێوانێ ڕوئیایەکی کە دەدرێ بە دنیابینینی شۆڕشی شاخ کە تەنها شۆڕشی چەکگارینیە بەڵکو شۆڕشێکی ڕۆشنبیریە لە هەمان کاتە شۆڕشێکی هونەریە باشۆک و بابی دیموکراسی و بابی سربەخۆی هونەرمەندان و ئەوە لە شاخ ئەو چۆن
ئەیویست ئێوە کۆمەڵێکی سربەخۆ بن واتە دەستێکی جیاواز بن. هەمیشە مابجەلال بەوە مەشهور بووە کە باوەڕی بە دایلۆگ بووە، باوەڕی بە ڕەخنە بووە، بە ڕەخنە لە خۆگرتن بووە. پێی وا بوو کە ئەمە بەشێکە لە تازەبوونەوەی تۆ. ئێمە هەتا لە گۆڤاری کللتورە ژمارەی چواری گۆڤاری کللتور مەسە زۆر ڕەخنەمان هەیە لەو سەردەما. زۆر لەو برادەرە سیاسیانەی کە نیانەتوانی هەزمی ئەو ڕەخنەیە بکەن قسە و قسەڵۆکیان دروستە کرد کە دوایی من ماڵجەلال لە دەروی وڵات بووکە هاتەوانە نوسخەکانی کللتورم بۆ برد حتا پێشنیاریەوەی کردوتی کە ئەمە حیفە نوسخەی کەمی لێ چاپ بووە هەنێ پارەی بۆ سەرف کردین کە ئێمە بتوانین کللتور جارێکی کە چاپ بکەینەوانێ و بینێرین بۆ دەرەوە ئەوەی کە ماوەتەوانێ ئێستا بڵێن شفاعت بۆ قساناکە ئەو نووسراوانەیە کە ئێمە لە ناو ئیعلامی یەکێتیە ڕەخنە لە یەکێتی لە ئەدای ئەو کاتەی هەنێ هەڵا کە قوبوڵمان نەبوو بڵاومان کردوێتەوانێ و وجودی هەیە. بەڵێ دکتۆر تێڕوانینی مامجەلال بە تایبەتی بۆ هونەری شێوەکاری کاتێک کە سەردانی پێشانگایەکی شێوەکاریە کردووە سێری تابلۆیەکی شێوەکاری ئەکرد تێڕوانینی ئەو چۆن بوو؟ بێگومان مامجەلال وەکو سیاسیەک بڵێن تێڕوانینی هەبوو بۆ هەموو شتەکان بەڵام زهنیەتی ئەو بە جۆرێک بوو هەمیشە ئەویست ئازار و خەمی میلەتەکە لە ناو کارە هونەرەکانە ڕنگ باتەوانێ چونکە ئەو ئاڕاستەکردنێکی کەی هەبوو جیاواز لەوەی کە هونەرمەندێ ڕەنگە بە شێوەیەک بیرەکاتەوە بۆ ئەو دیوە گرنگ بوو بەهای هەبوو هەتا بیرمەجارێکیان بۆ یەکێ لە یادەکان هات بۆ ئیعلامی مرکزی چاپخانەی شەید برایەم عەزۆ من پۆستەرێکم دروست کرده بوو یعنی لە کاتی شەرحکردنی پۆستەرەکە باسی چەند هونەرمەندێکی ڕووسی کرد کە من دوایی ناوی ئەو هونەرمەندانم زانی ئەمانە کێیە یعنی مامجەلال بەو شێوەیە قسەی ئەکرد ماندێلا هینە کێ وتەیەکی زۆر جوانە ئەڵێ کە تۆ قسە بۆ یەکێکەکەی لە ئاستێکا کە تێ ئەگا ئەو قسانە ئەچێتە زهنیەتەوە و مێشکەوە بەڵام کاتێ وەکو خۆی ئەکەی قسەکانی ئەچێتە دڵیەوە مامجەلال هەمیشە بۆ زمانە قسەیە کرد کە ئاڕاستەی کەسەکە بە زمانی خۆی قسەیە کرد لەگەڵ هونەرمەندەکانە بۆ ئاڕاستەیە قسەیە کرد کە لەگەڵ نووسەرەکانە بێگومان هەمووی دۆکیمنت هەیە بە ئاستێکی کە قسە ئەکات مامجەلال بەو زمانەی ئەدۆزیێوان ئەو زمانە هەوبەشەی کە لە نێوان خۆی و لە نێوان هونەرمەند نووسەر کەسانی ئاسایی کە ئەمە شەو حکمەیە بوو کە ئەوی پەروەردە کرده بوو کە بتوانێت بەو ئاستە مخاطبەی کەسەکان بکات و کەسەکان بخوێنێتەوە. زۆر باشە زۆر بە کورتی وەڵامیان پرسیارەمە تا چەند پاڵپشتێکردن بۆ وڵاتانی دەرەوە کۆنتاکتان بۆ دروستکە بۆ پەرۆ پێشچوونی هونەرەکەتان. لە ڕاستی من ئەو کاتێک کە ئێمە چوینە دەرەوە بۆ پاریس وعد بوو بگەڕێنەوە مامجەلال هات ئفتتاحی معرەزێکمان کرد بۆ یادی هەڵەبجە وتم مامجەلال برادران داوایان لێکوتین بگەڕێنەوە وتی کوڕم پێیان بڵێ مامجەلال وتێتیەوە بمێننەوە وتی بەڵام بمێننەوانێ ئێوە ببن بە پێشمەرگە لێرە بە پێشمەرگەیەک لە ڕێی هونەرەوە بتوان دیفاع لە وڵاتەکەتان بکەن. ئەمە ڕوئیای مامجەلال بۆ ڕەنگە ئەگەر مامجەلالەوە قسەی نەکردای من بگەڕامایەتەوانێ و کاتە بۆ پێشمەرگاتی لێ بوومایە بەڵام ئەم حکمەیە وای لە من کرد کە بتوان لێ جامیعە بخوێنم ماسەر بخوێنم دکتۆرا بخوێنم کە ئەمە بە درێژایی و هەموو ساڵە لە ئەوروپا من بتوانیم وەکو سەفیرێکی هونەری کوردی ئازار و خەمی میلەتەکەم بگەێنم بە دەرەوەی وڵاتەکەم کە ئەمە ئەو بڵێن ئەو پەیامەیە کە تۆ لە ڕێگەی کەسێکەوانێ بەها و ئەهمێتی مێژووی خۆی هەیە ئەتوانی ببێتە ڕێگە چارەیەک ببێتە ڕێنماییەک بۆ تۆ بۆ من و هەزارەها کەسیکە.